ئەسسەلامو عەلەیکوم، چۆن باشن هاوڕێیان؟ ئەم جارە بە شێوازێکی زۆر جیاواز هاتینە خزمەت ئێوەی خۆشەویست. ئەم جارە بواری دینیمان هەڵبژارد دوور لە بوارەکانی تر. لە مانجی ڕەمەزان تەنها بابەتی دینی بڵاو دەکەینەوە لەگەڵ وڵک کوردستان. دەتوانن بینەرمان لە چەناڵەکەمان. هیوادارین سوود بەخش بین لە هەردوو بابەت. هەموو کار لەگەڵمان بن لە کلیل میدیا. بسم الله الرحمن الرحیم. سوپاس و ستایش بۆ خوای گەورە و درود و سڵاو لەسەر گیانی پێغەمبەری خوا و لەسەر خێزان و کەس و کاری ئیماندار و هاوڵان و شوێنکەوتان تا ڕۆژی دوایی. لە وەڵامی ئەو پرسیارانەدا بە کورتی ئەوەندەی بتوانین فەزل و حکم و ئادابەکانی ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان لە 23 بەشدا دەخەینە ڕوو بە ئومێدی ئەوەی سوودمەند ببی بۆ هەموو خوشک و برایەکی موسڵمان بێ. یەکەم، مانای ڕۆژوو لە ڕووی زمانەوانی و شەرعیەوە. ڕۆژوو لە زمانەوانیەوە واتە خۆگرتنەوە. ڕۆژوو لە شەرعدا بریتێ لە خۆگرتنەوەیەکی تایبەت کە ئەویش خۆگرتنەوەی لە خواردن و خواردنەوە و جیماحکردن لە سپێدەوە تاوەکو مەغریب لەگەڵ هەبوونی نیەت بەوەی کە بە ڕۆژوو دەبێت. دووەم، فەزل و پاداشت و تایبەتمەندیەکانی ڕۆژوو. بێگومان ڕۆژوو چەندین ڕێز و فەزل و تایبەتمەندێکی خۆی هەیە. لەوانە: یەکەم، ڕۆژوو یەکێکە لەو کردەوانەی کە خودا پەشیمانی داوە بەهۆیەوە لە خاوەنەکەی خۆش بێت و پاداشێکی گەورەی بداتەوە. دووەم، ڕۆژوو خێرێکی گەورەی بۆ موسڵمانان گەر بزانێت. سێ، ڕۆژوو هۆکارێکە لە هۆکارەکانی بەدەستێنانی تەقوا و خۆ پارێزی. چار، ڕۆژوو پارێزەرە و مرۆڤی موسڵمان خۆی پێ دەپارێزی لە ئاگەر. پێنجەم، ڕۆژوو پارێزەری مرۆڤە لە شەهوەت و ئارەزوەکان. شەشەم، بە ڕۆژووبوونی یەک ڕۆژ لە پێناو خوددادا 70 ساڵی مرۆڤ لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە. هەفتەم، بە ڕۆژووبوونی یەک ڕۆژ لە پێناو خوددادا بەقەد دووری نێوان ئاسمان و زەوی مرۆڤ لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە. هەشتم، ڕۆژوو ئامۆژگاری پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوشێوەی نییە. نۆیەم، ڕۆژوو خاوەنەکەی لە دەرگای ڕێیان دەکاتە ژوورەوە بۆ نێو بەهەشت. دەیەم، ڕۆژوو دەبێتە هۆی سڕینەوەی تاوانەکان. یازدەم، پاداشتی ڕۆژوانان پاداشتێکی دیاری نەکراوە. دوازدەم، ڕۆژوان دوو خۆشی بۆ هەیە. سێزدەم، بۆنی دەمی ڕۆژوان لە لای خوا لە بۆنی مسک خۆشترە. چاردە، ڕۆژوو لەگەڵ قورئانی پیرۆزدا دەبنە شەفاعەت کار بۆ خاوەنەکەیان لە ڕۆژی دواییدا. پازدەهەمین، ڕۆژوو دەبێتە هۆی بەدەستێنانی چەند ژوورێکی بەرز لە نێو بەهەشتدا. بەشی سێیەم، سوود و قازانجەکانی ڕۆژوو لە ڕووی شەرعی و تەندروستیەوە. یەکەم، لە ڕووی ئاینیەوە نەفسمان پاک ڕائەگرێ و خۆشیمان ئەپارێزێ و ئاگر و شەهوەت لە دەستەمان ئەکوژێنێتەوە. بەمەش لە ئەنجامدا تاوانی گەورە ئەمان پارێزێ و تاوان کەمتر ئەکەین. تۆی ڕەحمەت بەزەیی لە هۆش و ویجدان و دڵەکانمان ئەنێژێ و فێری ئارامگرتنمان ئەکات. ئەومان لێ دەکات هەردەم هەژارانمان لایەت بێت و دەست یارمەتیان بۆ درێژ بکەین. فێری چاکەکاریمان ئەکات و لە درۆ و دووڕوویی و زمانپیسی ئەمان پارێزی. فێری لە خۆترسان و خواپەرستی و ڕاستەقینەمان ئەکات. دڵەکانمان نەرم ئەکا و گوێیەکانمان ڕائەهێنێ بۆ زیاتر گوێگرتن لە قورئان و ئامۆژگاری. باشترین ڕێگایە بۆ ڕزگاربوون لە تاوان لە پلانە هەمیشەیەکانی شەیتان و ئەمان پارێزێ. هۆکارێکە بۆ چوونە بەهەشت لێخۆشبوونی پەروەردگار لێمان. ئەوەی باسمان کە لە ڕووی دینیەوە بوو. دووەم، لە ڕووی تەندروستیەوە جەستەمان لە چەندین نەخۆشی ئەپارێزێت. هەروەک دکتۆر عەبدولعەزیز ئەحمەد لە وتارێکیدا ئەڵێت بە شێوەیەکی زانستیانە دەرکەوتووە کە ڕۆژوو وەسیلەیەکی سروشتیە بۆ پاراستنی لەش لە هەندێک دەرد و نەخۆشی. ئەمەش لە ژیانی یەکێ ئەو خەڵکەدا بەدی دەکرێت. هەروەها لە پاش تاقیکردنەوەیەکی زۆر لەسەر ئاژەڵ و گیاندارانی تردا دکتۆر ڕوجیە گەیشتە ئەم ئەنجامە ئەو گیاندارانەی بۆ ماوەیەکی دیاریکرا و خواردن و خواردنەوەیان لێ قەدەغە بکرێت
بەرگری و بەرەنگاریان بۆ نەخۆشی زۆرتر دەبێت تا لە پێش قەدەغاکردنەکە. چوارەم، چاکۆ تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەزان. ڕەمەزان مانگێکی خێر و بەرەکەتە. خوای پەروەردگار چەندین چاکۆ فەزلی ئاشکرای پێبەخشیوە، ئەوەش ئەم شێوانەی خوارەوەیە. یەکەم، خوای گەورە قورئانی پیرۆزەکەی ناردۆتە خوارەوە. دووەم، شەیتانەکانی تێدا کۆت و زنجیر دەکرێت. سێەم، دەرگاکانی دۆزەخ دادەخرێن. چارەم، دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە. پێنجەم، بوونی شەوی قەدر لەیلەتل قەدر تیادا. شەشەم، ڕەمەزان مانگی وەڵامدانەوەی پاڕانەوەکان و ڕزگاربوون لە ئاگرە. هەفتەم، ڕەمەزان مانگی سڕینەوەی تاوانەکانە. هەشتەم، مانگی ڕەمەزان گەورەترین کاتەکانە کە تێدا خوای گەورە لە تاوانەکان دەبورێت. نۆیەم، گەیشتن بە مانگی ڕەمەزان بەو ڕۆژوبوون تیادا دەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەی کەسی باوەڕدار. دێم، ماڵ بەخشین لە مانگی ڕەمەزاندا خێری زۆرترە لە مانگەکانی تر. پێنجەم، حکمی ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزان. ڕۆژوی مانگی ڕەمەزان واجبە بە بەڵگەی قورئان و فەرموودە و کۆدەنجی زانایان لەسەر هەموو مسلمانێکی بالغی عاقڵ و مقیم واتە لە سەفەردا نەبێت و هیچ ڕێگرێک نەبێت لە بەردەم بە ڕۆژوبوونیدا، وەکو سووری ماگانە یان زەیستانی منداڵ بوون. بەشی شەشەم، هاتن و سابادبوونی مانگی ڕەمەزان. کۆتایی هاتنی مانگی ڕەمەزان بەیەکێک لەو دووشتە جێگیر دەبێت. یەکەم، بینینی مانگی ڕەمەزان هەرچەندە تەنها کەسێکیش بینی بێتی بەمەرجێک ڕازگۆ و جێی سیقە و عادل بێتن. دووەم، تەواوکردنی مانگی شەعبان واتە هەرکە 30 ڕۆژ لە مانگی سەبان تەواو کرا ئەوە ڕەمەزانە، هەرچەندە مانگی ڕەمەزانیش نەبینرابێت. هەروەها ڕەمەزان تەواو دەبێت بە: یەکەم، یان بینینی مانگی شەوال هەرچەندە دوو کەسی ڕازگۆ جێی سیقەش بن، واتە بۆ تەواوبوونی مانگی ڕەمەزان پێویستە دوو کەسی ڕازگۆ شایەتی ئەوە بدەن کە مانگی شەوالیان بینیوە. دووەم، یاخود تەواوکردنی مانگی ڕەمەزان واتە هەر کەس 30 ڕۆژ لە ڕەمەزان تێپەڕی ئەوە تەواو دەبێت، هەرچەندە مانگی شەوالیش نەبینرابێت. زۆر سوپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆەکە. تاوەکو ئێستا تەنها 6 خاڵمان باس کردووە، هەتاوەکو ئێستا 17 خاڵ ماوە و لە ڕۆژەکانی تری مانجی ڕەمەزان بۆ ئێوە گشت خاڵەکانی تریش دەکەینە ڤیدیۆ بۆ ئێوە خۆشەویست و ئازیز. هیوادارین هەموو کات سوود لێ بینین. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.